بانیتان باش هاوڕێیان چۆنن لە ئێمە بەیانە سەرەتای بە هەروە دەست پێ دەکە لە ئێمەش بەفر دەتارێتەوە ئیتر ئەو زۆری لە پشتمە دەبینن بە هەر حاڵ هاوڕێیان ئەوڕۆ بازدەیەک دوو نمونەی دەکەین لام گرنگ بوو بە تێکست پێم نەدەکراوە هەموو بنووسم یەک ئەو خەڵکەی تا لە دەرەوەی پارتیەکێتیە قوربانیە تا لە دەرەوەی پارتیوچێتی تا حەدەکی زۆر مڕاڵی هەیە ئەخلاقی هێدی بەڵام ئەومانەوە نییە 100% چکو زۆر کەسێ لە دەرەوەی پارتیوچێتی بڕوا بکەن بێڕەوشترە لە ئاستی ئەو خەڵکانەی کە لە ناو پارتیویچ هەندێک کەوادری وستەی پارتیوچێتی زۆر پاکترن لە هەندێک بە ناو چالاکوان و ماسەران خەڵکی ئۆپۆزیسیۆن من ئەوانم بە زۆر نمونە دیتێ بۆیە پێوەرەکە 100% نییە بەس بە هەر بەڵام بەگشتی ئەو دەستە ناو پارتیەکێتی تووشی فەساد دەبێت کەسێتێکی لە کەسێتێکی پۆزتیفۆ 100% دەبتە کەسێتێکی نێگەتیڤ بێکەڵک نەک بێکەڵک ئەسڵەن زیان بەخش بە کۆمەلگا بە لێران دێ نمونە دێنەوە تاعەن ئەگە سیر بکەی بە حکمی ئەوەی مناڵی بەرپرسەکان مراهقترن غەڵەت زیاتر دەکەن بۆیە بزانن ئەگەر مناڵەکانیان بێ باوکەکان چەند تاوانیان کرد بێ بەڵام ئەوان بە زیرەکانتر بە شێوەی تر کردویانە هاوڕێیان ینی پارتیوچێتی ئەو ژینگە لۆ دروست دەکەن جەریمە بکەی فەساد بکەی بێڕەوشتی کۆمەڵایەتی زۆر بکەی قیەم و ئەخلاقت فڕێ بدەی دزبی یعنی ئەوە ئیشتیان هەر بۆیە لە شاخەوە هەزاران مرۆڤی جوان هەبووە حتا بە خۆشیان بەشەشیان لەوانە بەو شێوە بێڕەوش نەبوونە ئەوە سڵتا ئەوە مەدرسەی پارتیوێچێتی وای لە خەڵک کردیە یان ئەوە تا خەڵکێکی زۆر هەبووە لەگەڵ ئێمە بۆ لە ئەوپۆسن کو هاوڕێیان بەلێ شاو خەڵک لە بن پیلی ئێمە لە بن پیل و لە تەنیشت و لەولای ئێمە چۆ ڕۆیە بوویتە پارتیوێچێتی بەس ئێمە دەزانیت خەڵکێک تەسلیم بوویتەوە تەسلیم ئەنگۆ بەشێک لە میدیا دیتن بەس لە نۆتەکان بەلێ شاو ڕۆی بەلێ شاو دەڕۆی یەکێتی بە ناوی پارتی بە ناوی گرتن و شتیوالە بە هەزاران بەرحاڵ سۆربەی هەرە زۆریان فاسد کرد فاسدەشی زۆر بێ ڕەوشت زیان بەخش کەمە لێرە بەس نمونەی مناڵەکانیان کە چزی ئەوەیەکیان کردیان هاوڕێیان سەرۆ قادر کاتێک بوو لە ناو شوعی بوون چۆ ناویەکێتی بۆ چ زیان بە پارتی بگورە چۆت یعنی یەکێک لەو مرۆڤە پیسانەیە کە دیفاعش سەرکرد کەری ماڵی بارزانی بوو و هاوکات دەوری باڵای هەبوو لە شەڕی ناوخۆ دەورێش زۆر خراپی بینی لە بە کوشتندانی گەنجی کورد کوڕەکەی بە سیارەی لە یەکەشیداوە کوشت قادر عەزیز هەتا زەحمەت چێش بوو شەید ڕێناسی لێ شەید دەکرا بە یعنی ئەزیەتی کادیری دەدرا هەرچۆ ناوێچێتی یەک دو ساڵ کوڕەکەی تەقەی بە ماڵە ئەفسەرێکی کرد بە ئەنتەریات وحید کۆڤلی فازڵ بەرواری دوو کادیری دیاری سەربازی مجریمی پارتی بوون هەردووچیان تا ئەن پارتی بە خۆی دوای ئەو کوشتیەوە ئەو دووە دەیان جەریمەیان بۆ پارتی کردیە هەردووچیان لە دەرەوەی پارتی بوون کوڕی باش بوون ئەڵێ کە چوونە ناو پارتی ئیتر بوونە تیرۆریست یعنی وحید کۆڤلی مەشهورە کە زۆر جەریمەی کردیە لە بۆ ماڵی بارزانی بەڕادەیەک یعنی زێباریەکانی یەکێک لە ئەوەکانی ماڵی ئەشە زێباری کوشت جەمەدانی سۆریاندایە بۆ زانیاریتان هەندێک لە تیرۆرە سیاسەکانی بادنان ئەو وحید کۆڤلیە کردیت فازڵ بەرواری بە هەمان شێوە لە مووسڵ ئەو فازڵ بەرواری قائیدی ئەوەی زەهەبی بوو دوای ئەوە کوشتیانەوە بە خۆیان تاعەن هەردووچیان بەژەهر کوشتەوە دوایەوە هەردووچیان ماڵی مەلا مستەفا بەژەهر کوشت جەعفەر ئیمیچی لە ئەو سێ حزبەی لەگەر پارتیەکیان کرد جەعفەر ئیمیچی لە ناو وان بوو کە سۆ ناو پارتی هەرچەندە دەڵێن لە کۆنەوە هەر پاراستن بووە ختمایل بووە تاعەن ئەو جەعفەر ئیمیچی یەکەمتان لە بیستانمایە لە ساڵی 2000 کابرایەک بەس بە سیارە بەکنیدا ڕۆی بە سیارە جەعفەر ئیمیچی بەکنیدا بوو ئاوی بە قەلبی کات و قسەشی کرد هاتووە خوارێ بە دەمانچەی لێدا بوو ئەو جەعفەر ئیمیچیە ئێستا زانای لە خۆیان دکتۆریش ئەوش زەلامەکی کوشت $50,000
سڵحی لەگە کرد 50,000 بوازان 50 دەفتر نێچیروان ویدا لە قوتی خەڵکی مەلا بەختیار جیرا ئیهانەکرات تا ئەندوێنە لە ڤیددیۆکە لە دیدارەکە پێم گوت بڕوا بکەن پێم گوت ئەچوو کوڕەکەت وایە گوتی واز لەو بدوسێ بێنە سڵحم کردیا ڕێککەت کردم بابە تو کابراایەکی خۆت پێ چەپە سڵحی چێ ئەوە تو کابراایەکی دیاری ناو حزبەکی نابی وە شێوە عشائیرە بیت بە من بڵێ وەرە بزانام لە ڕووی قانونیوت لە بەرامبەر تەجروبەی کوڕەکەت کردی کە دارستانی سوپاندە لە نمونە ئەوی نالەگەریان دانیشتیمە بارەحاڵ کوڕەکەی ویش بە دارستان وەربوو وە لە سویدیش دەڵێن کوڕەکەی کەت نەچی کردیا نەفی کرد هاوڕیان دوون و ئەوی وای کرد ئەو نمونەیە دروستبی دیندار دۆستی مەسئولێکی باڵای یەکگرتووی ئیسلامی بوو لە دهۆک وەزیری کۆچبەران بوو ئەو کابرایە یعنی دیتان هەتا یەکگرت لە بادینان بوو دامسا قوربانی بوو یەکگرتوو لی شەهیدیان کردن هێرش کرا سەر بارەگاکان یان دە جیران ببورن بەردەوام چۆ ناو پارتی زەلامی کوشتیە لەو ماوانە لە سەزەوی زار زەلامی کوشتیە زەلام بەزام دیدار وەکو ئاغایەک ڕەفتاری کردیە خەزوری ئەو مەلاشوانەی لە زیندانە شەهید کردی بێڕەوشتی عەبدوڵای چێخوا مبارەک ئەو عەبدوڵایە تا لە ناو ئۆپۆزیسیۆن بوو ئەو دیتان ینی هێزی دژە تیرۆری ئەو دەمی ئیلاهوری بوو ئامۆزایەکی کوشت لەسەر کێشەی ئەوەی بوو حسەی حانوتی نازانم ئەو چەمچەماڵ بچوو ئەو زیندانیەکەی ئەو بووە ئامۆزاکەی کوژە کاکە چۆ ناو پارتی بە ساڵێکی کەمتر کوڕەکەی ئەوە نەقیبەکی ئاسایشی ئێستا کۆمێن کوشتە یعنی من ئێستا ئەوەندەم بەبیر دێ تۆ وەرە سەیریان بکە ئەوانە لەو چەند ساڵەی ڕابردوو هەتا ئۆپۆزیسیۆن بوون قوربانی بوون دەسەر ناو دەسەڵات هەموو دەبنە زەلام کوژ و چاویان سۆرەبی نەک بە خۆیان بە مناڵە ساقیتەکانیشیان من باز لەوە ناکەم دەیان کەسیت کە وەکو حەمەد و شیوانی کە مەسئول مەڵمەندی یەکێتی کوڕێ وەڵا ئیماد ئەحمەدیش کوڕەکەی شتێکی کرد ئەویش کۆن خۆ ئاڵای شۆڕژ وە چەندیان گوت لە بنەوە چەندی ساڵ بوو خەتمایلی جەلال تاڵەبانی بووە شێخ زەعفەر ئەوانە ینی زۆر ئەگە پێ کوڕی کۆسرەتی بەڵام ئەوانە لە دەرەوەی حزبەکان بوونە کە دەسن ناویەکێتی یان پارتی دەبینن چاوی خۆیان و مناڵەکانیشان سۆر دەبی بەناوە میلەتە دەکەن تا ئەن یەک منداڵی مەسئولیش نەگیرایە دەستگیرە دە ڕۆژە و سڵح دەکەن و ئەوە دەکەن ئەتر ئەوە مەدرسەکەی بارزانی و تاالبانیە ئەوە قوتابخانەکەیە هاوڕێیان بچینە سەر دۆسێ